زاب خودێ هەر مەسرورە و برا گەورە زاب خودێ باو مژدەشیان باب دەبێنێ یارەکان کابینی دەشە مەسرور بارزانانی ها باو خەیاڵ لە مێشی خۆیان دەرینن بەکارهێنانی وشەی زاب خودێ تیرەک نییە عادی خۆ من نیمە ئەمن دانیشتیم بە سیلاح ئەمەشا دەرێن زاب خودێ مەسرور حاکمە ئیترەوە بەرهەمە فکرێکی خۆم بوو لەگەر برای بەڕێز خۆشەویستم تێکستەکەم نووسی لەگەر کاکەمنیش هاوکارم بۆ تعدیلی تێکستەکەی کرد تر پێمان باش بوو میلۆدیەکەش هەر بە خۆم دامنا ئیتر هۆکاری سەرکەوتنی ئەو گۆرانیان دەگەڕێتەوە یەکەم شت خۆشەویستی مەسرور بارزانی لە بۆ خەڵک خۆشی دێەوە ئەو پیاوەکی چاوکراوە بە دوو چاوەکانی هەموو کوردستان دەبینی بە دوو چاوەکانی نەعەدالەتی نەهێشتە شتێکی کردە عادل پیاوەکی خواناسیشە ئەکید بە ئەو کابرایە سەرکەوتووە و سەرکەوتوتریش دەبی دلێر پێ دوایە لە ئێستادا هەولێر لە دەستێکی ئەمیندایە ئەو واقعەکە هەولێر ئەوڕۆ لە دەستێکی ئەمیندا هەولێر دەمێکە لە دەستێکی ئەمیندایە و زۆر دەمێکە لە دەستێکی ئەمیندا ینی زیاتر بگرم دەکاتەن 25 ساڵ بەسەرەوە زیاتر بەخۆی گۆرانیەکە لەسەر جەنابی سەرۆکە و کاک مەسرورە کە دەرێ ڕابەرە سەرۆک ڕابەرە حتمما دەزانێ هەموو کوردستان ئەمە یەک ڕابەرمان هەیە ئەویش جەنابی سەرۆک بارزانیە دەبی هەموو کوردی شانازی بە مەسعود بارزانیەوە بکە ئەوە شتێکی ڕاستی و واقعە هەمومان بیزانین و هەموو کوردیش هەموو کوردستانیش هەموو خەڵکیش شانازی بە مەسرور بارزانیەوە بکەوت مەسرور بارزانی پیاوەکە ناتوانانی بە دوو گۆرانی و بە سێ گۆرانی و بە دێڕە شارێک وەسفی بکەیت کارەکانی وەسفی مەسرور بارزانی دەکەن بەڵام ئەمە دەتوانین لە بە شێوازی هونەری میلۆدی و مۆسیقاوە پێشانی خەڵک بدەین هەموو هونەرمەندێک ئازادە لە بیر و ڕای خۆیەوە ئیتر مەسەرم بۆ نمونە نایارانی مەسرور بارزانیش ئەوانیش هونەرمەندی جوانیان هەیە و هونەرمەندی باشیان هەیە ئەوانش دەتوانن پاڵپشتی پژگیری خۆیان بۆ ئەو لایەنە سیاسەیەکەوە هەڵیان بژاردیەوە کۆمەڵک نامەوێت ناوی هیچ لایەنێک سیاسی بینم و ببیتە ئەوە بەڵام بەخۆت دەزانی ئێستا لە کوردستان کۆمەڵە قەوارە سیاسیە هەر هونەرمەندێک و پاڵپشت و پژگیریەکێک دەکات ئیتر ئەمە باوەڕ بکەمە کەسایەتی هونەرمەند هەبووە لە شاریت کات ئێرانە کە سەربەلایت کە بۆ ئەمە پژگیریمان کردی لێرەنا ئەو هەموو بەڵگەکانی هەموو شایەدا پشگیریمان کردی هاوکاری بووینە یعنی لە زۆشت ئیتر ئەو شتانە لە ئێرانە زۆر زۆر دەرو کوردوای هەولێر شارەکە زۆر شتی جوانی تدایە ئارامی هێمنی پێکەوە ژیان خۆشی ئیتر بە خۆشتان زان مەسرور بارزانی ڕناوەستی بەتەنیاش بێ ڕناوەستی ئەو دەبە هەموو بەجی بێڵن بەڵام ئەو کەسێکی لەگەر خوای گەورە هەموو شتەکەتەوە ئەگەر ئێمە حکوومەتەکەی خۆمان سەرکەوتو بێ ئێمە سەرکەوتوو بووین لەبەوەی ئەمە نابێ ڕخنە حکوومەتی خۆمان بگرین ئەگەر بەتەنە کەم تەرخەمی شەبی خۆ کەم تەرخەمی لە هەموو وڵاتێک هەیە لە هەموو دنیا هەیە ئەدی باسە بۆ باسی ئارامیەکەی ناکەیەوە سعات دوی شەوێ هەموو وڵات دادەپۆشرێ بە ئەمن و هێمنی و ئاسایش و ئەوە ژیانی من و تۆ وی و کەەوە ئەوانەی نیاریشتە پارێزراوە لە ماڵەکەی خۆی دەنوی بە ئیسراحات دەگەڕێ دەسوڕێ ئەدی هون لە لەسای ئەو ئەمن و ئاسایشی کوردستان لەسای ئەمن و ئاسایشی هەولێر نییە ئەدی خۆ من نیمە ئەمن دانیشتیم بە سیلاح و نەخێر ئەو برای ئاسایشانە و ئەو بەڕێوەبەری ئاسایشی گشتی و بەڕێوەبەری ئاسایشی هەولێر و باو مژدەشیان باب دەبێنێ یارەکان کابینی دەشە مەسرور بارزانی ها باو خەیاڵ لە مێشی خۆیان دەرینن کۆپرێک لە گۆرانەکەمان پێشکەشدا زاب خودێ هەر مەسرورە و برا گەورە زاب خودێ حاکمە و بۆ خۆی سەروەرە ئەکید بە خۆی حاکمە و بۆ خۆی سەروەرە بە حاکمەکی عادیلە بەکارهێنانی وشەی زاب خودێ تیرەک نییە نازای چی ئەمن تازە باسم کرد گوتم ئەمە تیر و توانز و تانا ئەو وشەیەکی سوێندە لە بەسەر ناوچەی بادینانەوە منتیقەی بەسەر بارزان و زێباری و هەرچی ئەوان ئەو سوێندە بەکاردێنەوە نەمەڵکی کەسە نەمەڵکی منە نەمەڵکی تووە ئەمەشا دەرێن زاب خودێ مەسرور حاکمە